ایروز سالڤەگەڕا سیهویەکێ یا دامەزراندنا بەشی کوردیە دەنگی ئەمریکایە لەوێ بیرەوەریە بڕێڤەبەرên berê karmend û peyamnêr bîraweriyên xwe vedgêrin berî hemûyan Homerî dizeyî yek ji karmendên pêşîn û li sala 2000 jî bû birêveberê beşî Kurdiyê dengê Amerîka behsê egerên vekirina beşî Kurdî li dengê Amerîka dike. ئەوەی کە بووە هۆی سەرەکی بۆ کردنەوەی دەنجی ئەمریکا ڕاستیەکەی شەڕی دووەمی کەنداو بوو. شەڕی ئەمریکا لەگەڵ عێراقا لەگەڵ سەدام حوسێنە با بڵێن عێراقی سەدام حوسێن ساڵی 1990 پێم وایە 2 مانگی 1990 شەڕەکە دەستی پێکرد و پاشەوەی کە عێراق دۆڕاندی لەو شەڕە ئەمریکا وای بڕیاردا کە کورد ئەبێ بە زمانی کوردی ئەبێ بەرنامەکانی لە دەنجی ئەمریکا بڵاو بکرێتەوە. هۆمەر فەرهادی یەک ji peyamnêrên pêşîn bû û dema ku Nêçîrvan Barzanî Serokwezîrê Hikûmeta Herêma Kurdistanê bû ew bi şêxê peyamnêran yan ji bi pîrê peyamnêran bi nav kir. Ferhadî bîreweriya xwe digel dengê Amerîka vedigerin. خۆشەکە لەوە بۆ ئێمە هەواڵەکانمان زۆر بە جددی و بە بێلایەنی وەکو بەرنامەی ڕادیۆکەی دەنجی ئەمریکا کە دەڵێ هەواڵەکان خۆشبنیان ناخۆشبوون ئێوە ڕاستیەکان دەڵێن ئێمەش ئەو ڕاستیانەمان دەگوت و هەواڵەکانی هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگای ئەو کاتی دەگەیان لە وڵاتانی دەرەوە. لێرە بەیانیان بە کاتی هەولێری هەرێمیش وەکتی پێدرێن نوێژی بەیانیان چارێگە سعاتێک بوو پەخشەکە من خۆم هەڵدەستام لە خەو ئەو کاتە سعات مدادنەوە جۆم لە ڕادیۆکە دەگرێت. زانیم بایەغدانی حکوومەتی ئەمریکا بەکردنەوەی بەشی کوردی بایەغدانە بە کێشەی کورد لەبەرەوە بەڕاستی پێمان خۆش بوو بەرە کاتەکە زیاد کرا و گۆڕا لە بووە ساعتێک و بوو 3 ساعت بوو ماوەیەک لەمە 4 ساعتیش بوو. ئێستاش پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر کە پەیامنێرمانە لە شاری کەرکووک و گەرمیان ڕاستەخۆ لەگەڵمانە کاک دەشێت ئەم کاتت باش ینی ئەمڕۆ بیرەوەری 31 ساڵی دەنگی ئەمریکا حەزم دەکرد پێش ئەم شتێک بزانم لە هەرێمەکانی کە کێشە لەسەرن ناوچەکانی نێوان هەرێم و بەغدادا دەنگی ئەمریکا چۆن یان خاندنی خەڵک بۆ دەنگی ئەمریکا چۆنە؟ بەڵێ دەخی لەم کاتان باش پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی دەنگی ئەمریکا لە بیسەران و بینەران و خوێنەرانی دەنگی ئەمریکا ئەکەم دیارە وەک ئاگدارن کە دەنگی ئەمریکا بە تایبەتی لە ماوەی دوای شەڕی داعشەوە کە فراوانتر بوویەوە و پێش ئەوەش کە لە ساڵی 90ەکانەوە تاکو ئێستا ئەتوانم بڵێم وردە وردە یعنی بە قۆناغ بە قۆناغ چووەنێ و خەڵکەوە بە تایبەتی لە ئێستادا کە دەنگی ئەمریکا تۆڕێکی فراوان لە پەیامنێری هەیە و پەیامنێرانی دەنگی ئەمریکا بەڕوونی کێشە و معاناتەکانی خەڵکە گوێزنەوە بۆیە لە ئێستادا دەنگی ئەمریکا ئەتوانم بڵێم بە تەواوەتی چوەتە نێو خەڵکەوە بووەتە پردێکی پەیوەندی لە نێوان خەڵک و دام و دەستگاکانەوە وەکو بێگومان خۆشتان ئاگدارن و بینەران و بیسەران و خوێنەرانی دەنگی ئەمریکا ئاگدارن کە کەم ڕۆژ هەیە زانیاری و راپۆرت و هەواڵی دەنگی ئەمریکا لەلایەن ماڵپەڕ و سایت و دام و دەستگا و سۆشیال میدیاوە نەگوێزرێتەوە و وەکو دەستگایەکی معتەبەر زانیاریەکانی پشتی پێ نەبەسرێت بووە لە ئێستادا ئەکرێ بڵێن دەنگی ئەمریکا بووەتە کەناڵێکی میدیایی پڕ لە میزداقیەت لای خوێنەران و بینەران و بیسەرانی کورد. باشە بۆ خۆت کاک دڵشاد کە پەیامنێرێکی چەندین ساڵە بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا کارەکە یعنی دەمویست تەقیمی تۆ بزانم یان بۆ خۆت کارکردن لەم دەستگایە چی دەگەینێ؟ بێگومان دەخیل من ماوەی تقریبان 8 ساڵ و نیوە لە دەنگی ئەمریکام ئەتوانم بڵێم بەو پەڕی ئاسوودەیی و ئیشەکەم بەو پێی کە یعنی زۆر ئازادانە و زۆر بێ ئەوەی کە هیچ ئیعاز بێ ئەوەی کە لایەنداری بێ ئەوەی کە هیچ ئینتیما و با بڵێن بیرروباوەڕێکی سیاسی زاڵ بێت بەسەر ئێمەدا و ئەتوانم بڵێم تەنها داواکاری دەنگی ئەمریکا لە ئێمە لە ماوەی کارکردنمانە ئەوە بووە کە
بە شێوەیەکی پیشەیانە و دوور لە لایەنگیری و بتوانین لە کاتی راپۆرت و گواستنەوەی زانیاریەکاندا هەموو لایەنەکان بە باڵانسەوە وەربگرین. ئەمە یەکێکە لەو بنەمایانەی کە دەنگی ئەمریکا کاری لەسەر کردووە کە بۆ ئێمە مای خۆشحاڵیەوە. ئەوەش کە مای خۆشحاڵیەکە سەرجەم لایەنەکان و دەنگ و ڕەنگە جیاوازەکان تێگەیشتون لەوەی کە دەنگی ئەمریکا میدیایەکی فەرمی پرۆفشناڵی بێلایەنە بۆیە بەبێ جیاوازی دەنگ و ڕنگ و ئایدیا جیاوازەکان قسە بۆ دەنگی ئەمریکاکەن و ڕاکانیان لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە دەخەنێ ڕوو. کاک دڵشاد زۆر سوپاس بۆ ئەوەی کە تۆ کار لەگەڵ ئێمە دەکەی و بەڕاستی شانازی بە تۆ و هەموو ئەو پەیامنێرانە دەکەین کە کاریان کردووە و هێستاش کارەکەن بۆ دەنگی ئەمریکا هەر ئەوەندە پیرۆزبایی لێ دەکەین و دەستخۆشیش لێ دەکەین. سوپاس کاک دڵشاد. پیرۆزە لێەوەش ئێمە شانازی بۆ بێکەن. زۆر سوپاس. عمەر شێخموز لە ساڵە 2001 دەست بە کار کرد لە دەنگی ئەمریکا وەکە سەرنویسکارێ بەشی کوردیە دەنگی ئەمریکا و لە ساڵە 2005 ئەو بوو سەرۆکی بەشی کوردینەها ژێ سویدێ بە مەڕەیە کاکومەردەم باش یعنی ئیرۆ ساڵڤەگەڕە 31 ساڵیا دەنگی ئەمریکایە و چەند ساڵە تولڤر بووی 6-7 ساڵە یان چەند ساڵاژی و ڕێبەبەرێ بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو لەوێ بیرەوەری چی هەیە تشمەڕە بێژی. ڕۆژ باش و گەلێکی پیرۆزبایی لەوە و لە گۆهدارێن دەنگی ئەمریکا دەگرم بۆنەیە 31 ساڵیاوە. تشتێک و گرنگە دوێ دەماگ و ئەس لە دەنگی ئەمریکا بووم مەدسێ دەستکەفتێن مەزن بەدەستانین یەک جوان ئەو بوو سەرویس سامە یان بەشێ کوردی خەلاتا زێرین وەرگرت یاددیاژ 1 ساعت بوو 4 ساعت دوورە مەداوا بەرنامە تەلەڤیزیۆنێ کرد ئەو ژی گەلێکی سەرکەوتنێکی مەزن بوو لێ دوو تشتێ دیگۆ جێ سەربلندیە بوون ژمەڕە بڕاستی یەکێک ئەو گۆ چەند جارە راپرسی هاتنگرن کرد لە بیانی دەنگی ئەمریکا گوچقاس گۆهدارێ وێ هەنا گەلێک جاران دەنگی ئەمریکا بەشێ کوردیژ پرانیا بەشێندنی ڕۆژهەڵاتە نابین زێدەتر خەڵک گۆهدار بوو یاددیا کارمەندێمە ji ber got gelekî dilê wan xweş bû got beşê Kurdî hate damezrandin pir bi dilsozane karê xwe dikirin we wekû erkekî niştimanî bi rêve dibirin yanî tu servîsekî din ew ruhiyet li cem tu nebû. کاکومەر من دixwast ez bizanim tu çi pêşniyaz dikî niha di mîdya niha van salan ku pêşketinên gelkê mezin çêbûne di mîdya civakî da di mîdya dijital da ji bo beşê Kurdiyê dengê Amerîka ji bo ku bernamên xwe baştir bike û baştir bigeha guhdarên xwe temaşevanên xwe. Bername aktuel gelekî giringin yani ego behsa siyaseta rojane dikin hebûna peyamnêrê zêde başa hevpeyvîn gelekî giringin bername dibeyt û dîtinê cihê xwe dibînin dûra mesela rastgoyî û lêkolîn û xwe amadekirdin berî got bername wêne beş pêşkeškirin gelekî giring e û tiştê got ez bi xwe pir pê dilxweşim yanî gelek ji wan gencê got me sala 2001 ew girtin tu tecrüba wan û ezbûna wanê rojnamegerî tu nebû lê niha giş bûne rojnamevanên gelekî profesyonel û insan serê wî bi wan bilind dibe. Belê kakumer ez dixwazim tişmar bêjî bîrêweriyê te ên xweş û nexweş di wan salên ku te kar me rekirî çawa çi ne? Wala tiştê gelekî xweş bû bi min yanî duê dema me de rejîma Saddam Hüseyin ket ew mandebûna me zêde encamekî wênî baş hebû ya didiya beşê Kurdî xwaqasî geşte kiriye got niha ez dibihîzim got 39 karmendin ji dêvla 8 karmendê got di dema me de hebû ya tiştê gelekî xweş yanî min bi rastî ew 6 salê yan 7 salê dengê Amerîka
بسالن هری خوش دیانه خودت زانم یعنی 6 سال از پیش نازید کم تشتين نخوش أو بو تم ترسيل سر ما هبو ممكنة وكتاوا بشي عربي هاتا قرتن هناك بشي ندني روشلاتا نابين هاتا قرتن ما ترسيل سر ما لسر بشي كرديجي هبو ليه اما مدزاني وكو امباسادور بيتر جالبريث تبدقوت كاس نكاره وبقرا جبرقو يدني امريكا ببريارة سنات ببويا جرك ببريارة سنات جي بيداقرت الحكومة يعني إدارة برياتي هر سرومارك نايقرت بالي كاكو مرقلك سباس يعني امجي بشانازي وان صالين كاري مد قالتا بيرا خد إنن ومقال كيف خوش بون ومقال كي جتفر بون وج أزموناتا يا هم يا سياسي وهم يا نفيسيني وهم لاين جياني دوان صالان دا قال كي سباس جبوتا كاكو نهاجي هفكاري من سيروان خوش هول استوديا اويجي بوچان صالان كار ببشي كودي راكريا وبدنجي امريكا رانا بتني بشي كودي اللي بشي ديجي كار كريا جار قطبون تذهب ويلي ديسان كان صار سيروان 10 سال بيتري 10 سال ياز دنجي امريكا بقشتيمه ودناف دجي 7 سال بشي كردي راستي تشتتيني داخل از ليزي دافك تشتي كوفاما مستين بريز وك عمر شغموس وماري زي فهملينا مدرسات ليزي داك تشتاز خوازن بيجم كو براستي دنجي امريكا د سالان د شي قريبو نافكي هم بب بيونديك د نافبرا كردان و امريكا وهرو هذا نافبرا كردان بخود وكو نافي في برنامجي كرد كونكشن ارقامي سركي او بوكو كرداب هافغريدن 10 سال بعد 10 سال كي تجد بيجبوك 22 سال سالان نها ام بتر سنجيد بيخن سرچي يان بلاني ماتشي كو ام سنجي بيخن سر جبو كو باشتر بجهن جهدارا باشتر بجهن خلكي راست داخل بيموديا يعني تايبت منديا دنجي امريكا او كو نب سربخويا دزغه هكا صديق صد سربخويا راست كو بشك حكومه امريكا لدواري سرنفيسكاريه حكومه امريكا تماي تكرنيت ناكو اف جي تايبت منديا كا سرخوبونا دنجي امريكا اجبرلو و درفتك جبو تماشاوان كرد بينرين كرد جهدارين كرد خوندوان كرد كو تشتكو ام بيشكش دكن يان دكارم بيشكش بكن لجهن دنتني رومالا كو سر اكران دنجي امريكان سر بيلين دنجي امريكا ومال بيرين دنجي امريكا تكرن لجهه كيدني كردستان نابينش بركل كردستان تزانه برانيا يعني برانيا هري مزن جدزگهن راگهاندنه سر بالي و بارتين سياسي ويه افيك ام دكارن بكار بينن كو نها ايرو روج وكو بيسكادن تجيغوت ميديا نها بويه ميديا جواكي وميديا ديجيتال ام دكارن سودي جويه كي بگرن خو بگهن حركسي هگر جنك المالي بن يان ميرك المالي بي يان گنجك بي يان كسكي لكاردك يان كسكي لسر موبايل خويه ارمان جامي نها ودفي قناقيد اوكم قارب خو بگهن حركسي تش بلاتفورما كو هب داخل ام بكار بينن وبشويه تايبد ويب بلاتفورم خو بگینن هر کسی بجوازیا بشی کردی دنگی امریکا دیگه دزگه هندین راگه هندنا کردی تو چی دادی نجبلی کو او مسئله بحث بکری جیازیا ویکو کردن هر چا پرچه کردستان الویدکی کار دکن کردن ایران کردن ترکیه کردن عراق و سوریه و اویا دکاره بب جهك جبو هم پیش خستنا زمان کردی و حتی راده که بشه کردی دنگ امریکا سالان دوانسی هو یک سال بوریده رولک مزن لیستیه نزیکبونا زاراوین سرکیین زمان کردی و هر وها هلانینا او حساسیت سیاسی دناف زاراوان ده و دناف پارتین سیاسی ین آلین کردستانی اوات شکی تایبت کو دنگ امریکا دکاره بک و هینجی دکاره باشتر بک هلبت سپاس سیروان يعني يك في بيرواني بني دكارا بيروز باي لهف كارن خوا هموا ديكن دوان كاسين كو كار بمره كري چندين سالا جي هموان ديار هر كسي كي دمكي كرد بيان دمكي دريج با كار بدنگي امريكا بشي كردي ركري جي هوان ديارات راس يعني وكا همار دزي بحث كري دس بكاوي 15 دقيقه بو شكر حتى بو 3 ساعات و 4 ساعات برنامج راست وخا لدمي شرعي عراقي دي بيرا برنامج تلفزيوني دس بيكون هاتشن برنامج تلفزيوني معنا اجا لفي بيرواري بتني از دكار بيروس بايلتا وتما تفايا وان كسابكم خدمتها باش يكون دنجي امريكا كري سباس